حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەمڕۆ بێ لە هەموو ڕۆژێک زیاتر دڵمان خۆش بێ بەوەی کە لە باسی نەخۆشیەکانی نووری دیدە و نوێژ هاتینە دەرێ. ئەمڕۆ بە پشتیوانی پەروەردگار باسی چارەسەرەکانەکەین. فعلا خەڵکێکی زۆر ئەڵێن مامۆسایەمە فعلا دەردەدارین نازانین نوێژ بکەین، یان هەتا ئێستا نەمازانین نوێژ بکەین. تازە بە تازە ئەلحەمدولیلا فێرە بینەوە و تازە بە تازە دارەدارەی نوێژەکەین. هەوڵەدەین لە نوێژە تەرکیزمان هەبێ و خەیاڵمان نەڕوا و بە قەناعەتەوە نوێژەکانمان بکەین لە هەوڵەوە تا ئەخیر. بەڵام بۆ خوای وەختێکە زانی شەیتان سوکانەکەی دەست من وەرگرتەوە و لایاوەتە سەر گڵەکە و کاتی سەلامەکە ئاگام بێتەوە. چی بکە مامۆستا بۆی دایمە سوکانەکە بەدەست خۆمەوە بێ و شەیتانە دەستم وەرنەگرێ، چونکە شەیتان لە دەستی وەرگرتیتە وەرتەژێڕێ. چۆن لەم ماڵوێرانی خۆم پارێزم، ئێعتراف بە هەموو ئەمانە ئەکەم. ئەرزانم هەتا ئێستاکەی نوێژەکانم وەکو خۆی نەبووە، وەکو پێویست نەبووە، زۆر بەداخەوە خۆزگە. ئەم قسانم چەند ساڵ لەمەوە پێش بەبیستایە. لێساکە ناڵین ئەلحەمدولیلا چارەسەری ئەمان بە پشتیوانی خوای گەورە ئاسانە. یەکەم شتێک لە نیەت و لە هیمەتەوە دەست پێیەکە. نیەت بێنە کە فعلا نوێژەکان وەکو پێویست نەبووە، خەلەلی تیا بووە، بۆی کە بتوانین بیگۆڕین. ئەبێ یەکەم جار ئێتراف بەمە بکەیت بۆ خۆی تەشخیصی نەخۆشیەکە نیوی چارەسەرەکەی. فەرموو یەکەم خۆشەویستەکەم کە ئەچیتە ناو نوێژەوە بزانە بەرامبەر بە چی وەستاویت. عەزەمەت و گەورەی ئەو خوایە کە دروستی کردووی، ئەو ئەڵڵایی کە بەدیهێنەری ئەرز و ئاسمانەکانە بێتە بەرچاوی خۆت. ئەمە زۆر لە کێشەکانە هەلەکە. واتە تۆ لەم قسەکردن و گفتوگۆیە ڕوود بەر و ڕووی خوای گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە فەرمێ هەر کاتێ عەبد بەرامبەر بە خوای گەورە وەستا فەرمێ فەئیذا صەلەیتم فەلا تەلتەفیتوا. ئەگەر نوێژتان کرد ئاوەڕمێنەوە بم لەولایە، نە بە ڕووتان، نە بە چاوتان، نە بە خەیاڵتان ئاوەڕمەدەنەوە. فإن الله ينصب وجهه لوجه عبده في صلاته ما لم يلتفت فإذا التفت انصرف عنه. فمن عبد أول روى كات خوي قال الله أكبر، خوي قال رؤيا كات رؤيا عبدك الله شو المقفيك خوش توسكي خوي قال كي ساكن أوا برو رؤي وستاري رؤي برامبر رؤي توي عظيم نية أورنيته بزانا الأشياء وستاري أم هيبة اللي مشكي خوي حاسرك دوم تركيز خالص نيجكت نية ليش مشغولتك نية ليش هذا دست دوري كده نێری بم لەولایە بڕۆیت. وا بزانە ئەوەی دەوروبەرت خوای گەورە دروستی نەکردووە. خاڵی سێم بزانە تۆ لەگەڵ پەروەردگارە قسەهاتی ئیساکێنە. ورد بە حسابی خۆ بکە. ئەم قسەیە لەگەڵ خوایە، لەگەڵ مناڵێکان نییە، لەگەڵ کەسێکان نیە ڕەفیقت بێت، لەگەڵ باوکو دایکتان نییە، لەگەڵ بەپرسیەکان نییە، لەگەڵ پەروەردگارە. ئێستا تۆ گفتوگۆ ئەکەیت. چی ئەڵێیت؟ ئەوە ئەڵێی کە خۆی بۆی دیاری کردویت بیڵێیت. چکە تۆ لەمە زیاتر لەمە چاکتر کەلیمات نادۆزیتەوە کە بەرە ڕووی خوای گەورەی بڵێیت. بەڵێ خاڵێکی تر ئەگە بچیتە ناو کۆشکێکەوە یەکێک ئاوا سەری بەرز کردبێتەوە و دانیشت بێ، کۆمەڵی خەڵکیش بە دەوریەوە بن، سەریان ئاوا شۆڕ کردبێ و دەستە و نەزەر وەستا بن، یەکسەرە زانی ئەمەیان پاشایە، ئەمانەش خزمەتکار و خەدەمن. لەبەرەوە سەرت ئاوا دایمە لێ بکە، سێری شوێنی شوزەکە و سەر بەرز نەکەیتەوە. دایمە با چاوت ئاوات، چکە ئەو نەتاوانت کردووە حەقی ئەوەت باتەیە کە چاوت شۆڕ بێ بەرامبەر بەخوا. سێی سوزەکە کە سەر بەرز نەکەیتەوە. خاڵێکتر لە خاڵەکان نەکەی باوێش بی، باوێش کە تاو بیگرە بۆ چکە ئەمە لە شەیتانەوەیە.
خاڵێکتر لە خاڵەکان ئەرێ دەستنوێژم هەبوو ئەتخواوەکو بزانی گومانە بۆ دروست نەبێ ئەمە وەسوەسەی شەیطانە لە قل أعوذ برب الناس من الجنة والناس لەچێ الذي يوسوس في صدور الناس ئەمە وەسوەسەی شەیطانە خەیاڵی زۆر مێرێ و بیری زۆر لێ مەکەرەوە چونکە شەیطانە مەسلحەتی تۆ قسە ناکە لەبەر زۆر کۆڵی پێوە هەڵمەکرا دواتر لێ نوێژەکە و تێ بگە بزانە ئەڵێ چی ئەبێ بزانی الله ئەکبەر یعنی چی ئەبێ بزانی وجهت وجهي للذي فطر السماوات يعني چی ئەبێ بزانی الحمد لله رب العالمين واتای چییە رب العالمين چییە ئەبێ لەمە حاڵی بیت ئەبێ لە نوێژەکە وەکو چۆن ماوەیەکێ دەرزە بۆ شەڕەکە بچی بەلای مامۆسا بڵێ مامۆستا تۆ خوای زەحمەت نەبێ پێناسەیەکی نوێژم بۆ بکە کە ئینشەڵا دوایی خۆمان محاولە ئەکەین هەندێک لەوانە باس بکەین ئەبێ فێر بیت نوێژ یعنی چی کەلیماتەکان کە دووبارە و دەبارەیەکی تر یعنی چی لێ حاڵی بی بۆی کە بتوانین تەفاعولی لەگەڵا بکەیت خاڵێکتر لە خاڵەکان ولا تجهر بصلاتك ولا تخافت بها وابتغي بين ذلك سبيلا كنوجد كرت قل الحمد لله رب العالمين باخو جولي بي بزاني غيجي هل ضلو بيليت هل بس زمان بيليت وجوي لنا بي تفاعلي لك الله كي لبلا نيوش أبي لو بينيها بي دنجي برزنا نزمشنا لو بينيها خود جولي بي نيالي دور بركة جولي بي الله يعني ئەم نوێژە خاصە بەخۆم بەڵێ تایبەتە بەخۆم بینی خۆم و خوا بەڵێ پێغەمبەری خوا سەڵ فەرمێ دوو کەس لە نوێژە ئەوەستن بەڵام بینیان ئەرز و ئاسمان وایە ئەو نەفەرقیان هەیە ئەم لە دەرەجەیەکایە ئەو لە دەرەجەیەکی ترایە لە پاڵێکی شاوەستاون ئەم جوێی لە نوێژی خۆیەتی ئەویش ئاگای لە نوێژی خۆی نییە بۆیە دەنگێکی کەمی بۆ بەرزەکەیتەوە خاڵێکی تر حەقی هەموو ڕوکنەکان بە کە وەستاوی حەقی وەستانەکە بە کە ئەچیتە ڕکوع حەقی بە کە هەستایتەوە حەقی نوێژەکەت بە حەقی هەموو بڕگەیەکی نوێژەکەت بە دانە بەدانە وریای بە بزانە ئەڵێ چی بزانە چی ئەەکەیت بزانە چی ئەڵێیت بزانێت چۆن ئەوەستیت بزانێت چنێ ئەوەستیت چنێک ئەمێنیتەوە ئەو حرەکانت چەند بە ناسکی و بە نەرمونیانی ئەەکەیت نوێژ برزەیتیان نییە پەلپەل مەکەن ڕاکە ڕاک مەکەن نوێژ ئەبێ سکوونی تیابێ بدووئی تیابێ هەر کاتی ئەمەت کرد ئەبێ جەوە کەشت لە بارکەیت لە ناو جەنجاڵی و تەلەڤیزۆن و میوان و قەڵەپاڵغیە ئاتخوا من نوێژ مەکرد و ئیجازەم بن ئەلیانە بە دوورکە نا ئەو نوێژ نییە نوێژ ئیسراحەتی وێ نوێژ حوزوری وێ نوێژ ئامادە باشیە وێ بۆیە ئەبێت پێش نوێژ لەگەڵ خوای گەورەیە ڕازبووە بووبیت هەتاوەکو بتوانی لەگەڵ خوای گەورەیە هەڵکەی قەسەم بەخوا کەسێکە خۆش نەوێ باوکە فڵان کەس تەلەفۆنێ بۆوەکە بەڵێ فەرموو تاقەتە نییە بین تا خۆش نییە تۆ لەگەڵ خوای گەورەیە ئەگەر عیلاقە و خۆش نەبێ ئەگە بە درێژایی ڕۆژەکە تاعەت و عیبادەتت نەکرد بێ حوزوری خوا لە کاتی کار و کاسبی و دوکان و بازار و داوامەکەتان نەکرد بێ بۆ خوا تاقەتی قسەکردن هێنێ لەگەڵ خوای خوا خواتە زوو کۆتایی پێبێنی بەدەم چاویش تۆ دیارە نوێژ ئەبێ بەدەم چاوتەوە دیار بێ ئەبێ ئینسان وا نوێژ بکە وەکۆی زمانی پێوە نەبێ هەموو جسمی حرەکە بکا لەگەڵیا الحمد لله رب العالمين بزانێ رب العالمين چێە بزانێ کە چێ قساکە کەم چای پێوەی دیار بێ کە لەگەڵ یەکێکە قساکە کە لەگەڵ خوایە قساکە کە داوای شتێکە کاڵە ئیدینە الصراط المستقیم ئەڵێ ئیاکە نعبد وإیاک نستعین کە ئەچێتە ڕکوع سبحان ربي العظيم گەورەی و پاکی بۆ خوای هەموو عالەمیان
جارێکی پێ بدرێ بچێتە سوجود بڵێ سوبحانە ڕەبی الأعلا لەم خوای گەورەتر شک نابم هەبێ هەموو جسمی بەهەژێ لەگەڵ نوێژەکەیە ئاوا تەفاعولکە ئاوا تەعامولکە وەکۆی زمانی پێوە نەبێ زمانی بەس بۆ ئەوە بێ بیگەێنێتە جۆی ئەبێ دەم و چاوی جسمی هەمووی بەهەژێ چۆنێکی قسە ئەکا لەگەڵ یەکێک کاڵی بۆ خواها زۆری خۆشە سێری کرد دەم چایی گەشایەوە کە تەلەفۆنی بووە کە قسەی لەگەڵ کرد بەخوا ئەگەر بە ڕۆژ عیلاقە لەگەڵ ئەم خوایە خۆش نەبێ خوا گەدارە ئەم نوێژە بۆ ناکرێ ئەڵێ بارێکی قورسە بەسەر شاتەوە فعلا وإنها لكبيرة بەخوا نوێژ زۆر قورسە إلا على الخاشعين إلا على سەروانی خشوعە بەس ئەمانە ئەزان نوێژی حەدیثی ئەزان نوێژ چەند سووکە ئەوە نوێژەکەن حەزیان لە نوێژە خۆیان بەڵێ کەواتە چۆن نوێژکە وەکو موزیع نوێژکە موزیعی سە تەلەڤیزیۆنەکانەوانی کە میکیاجەکەن و خۆیان دەرەخەن و سپۆرن و وەکو ئەوان نوێژکە موزیع کە پێڵێن حازری بەڵێ پەخشی ڕاستە و خۆیە بەڵێ تەسویرەکەین بەڵێ تاو بینەرانی خۆشەویست خۆ مەگەلی بینەرانی خۆشەویست نییە بینەرانی خۆشەویستیش نابینێ بەس ئەزانێ بینەرانی خۆشەویست لەم کاتەیە ئەمە بین لەبەرەوە ئوعبد الله كأنك تراه الإحسان أن تعبد الله كأنك تراه دەرەجەی ئیحسان ئەوەیە کە خوا پەرسی وەکو ئەوەی کە بیبینی نعوذ بالله خوا بینرێ نەخێر فإن لم تكن تراه فإنه يراك بەڵێ تۆ ئەو نابینی بەڵام ئەو تۆ ئەبینێ جا خوای گەورە لە هەموو بینەرانی خۆشەویست گەورەتر و عەزیمتر نییە بەڵێ کەواتە وا نوێژی بۆ بکە وا عیبادەتی بکە کە تۆ ئەبینێ ئەگەر تۆ ئەو نابینیت ئەو تۆ ئەبینێ لەبەرەوە بۆ ڕۆحێتە نوێژکە کە بزانە ئێستا خوای گەورە چاوی لەسەر تۆیە ڕووی لە ڕووی تۆیە قسە و گفتوگۆ لەگەڵ تۆیاکە بەڵێ بۆیە کە سەلامتدایە و نوێژەکەت بەم شێوەیە تەواو کرد بزانە چەند ڕکات لێی بێ ئاگا بووی بڵێ بۆ خوای لەم چوار ڕکات یەک ڕکاتیان زۆر ئاگام لە خۆم نەبوو لەدەستم چوو تجارەتێکی خراپم کرد بەداخەوە ئیشێکی خراپ بیزاعەیەکم هێنا بوو ساغی کەمە و پاری چاکم بۆ بکە کە چی لە بازگەکە گرتمیان و غەرامەشیان کردم وتیان مادەکەت بە کەڵک نایە ئەکسپایرە شتی خراپ هێناوە بۆ میلەتە شتی خراپ ئەگەر بە کەڵکی میلەت نەیە چ قابلیەتی خوای هەیە سبحان الله کەواتە ئەبێ لە نوێژە سونەتەکەیە وعد بیت ئەو ڕکات تاقی بۆ بکەیتەوە قەرەبووی کەیتەوە بەڵێ ئینشاڵڵا دوو ڕکاتی سونەتم وایە ساقی بۆ بکەمەوە ئەبێ تەعویزی ئەوە بکەمەوە نابێ بیاڵم دەرەجەکەم لەدەست بڕوە نابێ بیاڵم ئەو ڕکاتە ئاوا بڕوە بۆ نیەتەوە سونەتەکە بکەی کە قەرەبووی 100% نوێژەکەی پێەکەیتەوە ئەبێ ئاوا بیت هەر کاتی ئاوامان کرد ئەو نوێژمان کردەوە یعنی پێتەڵێن تۆ تاوانێکە کردەوە گوناهێکی کردووە پیاوێکە کوشتووە ئێستا مۆڵەتت هەیە پێش ئەوەی کە لە سێدارە و بین لەگەڵ کەسوکاری مردۆکە یا قسە بکەی لەگەڵ کەسوکاری کوژاوەکە یا قسەکەی بزانین لێ خۆشە بیان نا ئێستا چەند دەقەیەکی تر لە سێدار ئەدری تاوانێکە کردووە پیاوە کوشتووە فعلەن تاوان بەرامبەر بەخوای گەورە لە پیاو کوشتن گەورەتر حەزەکەم بزانیت چونکە سەرپێچی کەسێکی زۆر گەورەکە چۆنە چی بۆ لای کەسی مردووەکە باوکی من کردمیەوە میک کوڕێکی ئێوە ڕۆیشتووە با ئێمەش نەڕۆین مناڵم مردە خێرتانەکە وەڵڵا شەیتان پێی کرد بەخوا ئەبم بە کوڕەکەتان چی کوڕەکەتان بۆ کردمەوە خۆی لە کوشتنی نیستان دەست ناکەوێت نییە چۆن لەگەڵ کەسوکارێک
ئەکەی بە چۆکە چکە ئەژنۆتە شکێ بیرەکەیتەوە مناڵەکان هەتیوە کەونشنەکەەوە بێوەژنەکەوێ کەس نییە خزمەتیانکە زۆر ناڕەحەتەبی ئاخر ناقیشت نییە ئەبێ ئاوا لەگەڵ کەسی مردووەکەی قسە بکەیت بێسە تۆ توێ خوالی خۆش بێ چۆن لەگە یادویت خۆشە بن خۆش بن خۆش نابن کەیفی خۆتەوە قیر و سیاعی دامەچم خۆم ناواناڵی ئەڵی دەسم دامێنتان من کردم دان بە تاوانێکی خۆماڵێت کەواتە سەلی سەلاتە مودع الله نوێژی ماڵ ئەوهی بکە ئێستا دوور کاتت نوێژ پێ ئەدەن پێش سێدارەکە نوێشکیت کە سوکا لێ خۆش نەبوو ساڵن دوور کات داواکاری چی حەزەکەی چی بۆ بکەین ئەڵێ حەزەکەیم پێشوی بکەمەوە بەخوای خۆم دوور کات نوێشکم فەرموو درێژی پێ نەیە چکەوە خەڵک چاوەڕێتە و دەوام تەواوە بێ و پەت و سێدارە و قەنارە چاوەڕێتە چۆن نوێژەکەی دوور کات نوێژ دوای دوور کاتەکە چیتەوە بەردەستی خوا بەردەستی ئەڵڵا چۆن ئەم دوور کاتاکەی ئاخر دوور کات ئەڵڵا نەکەر پەت و سێدارە و قەنارەکە حازرە مەلەکەل مەوتی ژوور سەرتەوەی ئەڵێ چی چۆن نوێژەکەیت خوا ئەبێ هەموو دوور کات نوێژەکانمان هەموو فەرز و سونەتەکانمان ئاوا بکەین کە ئەمە نوێژێکی تر دوای ئەمە ناکەم دوای ئەمە مردنە ئەمە پێوتێ سەلی سەلاتە مودع ئاخر دوور کات نوێژ نا ئەم دوور کاتەش بکە و ئێدام کرایت و چوویتە قەبرەکەوە بەڵام وتیان مۆڵەتێکی تر تێینەوە بۆ دنیا و ئێستاکەنە تۆ لە ناو مردوەکانی توێ تۆ دوور کات نوێژەکەی ئەم دوانیان چۆنەکەی خۆ حساب کە ناو مردوەکانە ئێستا دوور کات نوێژەکەیت نوێژ ئەو نەخۆشە پێغەمبەران لە قەبرەکانیشانە نوێژەکە ئێستا تۆش پاش ئەوەی مەلەکوتی خوات بینی و مردنت بینی و ژیانت بینی و چوویتە قەبرەوە و ئێستا لە بەرزەخای تۆ ڕێگە تێن بیتەوە دنیا دوور کات نوێژ بکەیت ئەم دوور کاتم پێ بڵێ چۆنێکی ئەبێ هەموو کاتێ ئەم نوێژەمان ئاوا بێت وا بزانین مۆڵەتێکمان دراوە لە قەبرەوە گەڕاوینەتەوە بۆی کە نوێژ بکەین باشە باوکی من هەر کاتێک بەم ڕۆحێتە نوێژمان کرد فعلا نەخۆشیەکانی نوێژمان چارەسەر کردووە بەڵام بایەک مژدەتان پێ بم ئەمە لە ڕۆژ و دوو ڕۆژە دروست نابێ بە نوێژ و چەند نوێژە دروست نابێ لەوانەیە چەند ساڵە تێپەڕێ ئینجا چێژی ئەم نوێژە بکەیت دڵە پێی خۆش بێت الحەمدولیلا پاش 10 ساڵ گەیشتمە ئەوەی کە چێژ لە نوێژ بکەم نوێژ بێ بە بیلەی چاوانم بێ بە نووری دیدەم بەڵێ ئەتوانین بەڵێ ڕێگەکە دوورە زۆر نا بەڵام پێویستی بە هەنگاوە بە هەنگاوی یەکەم بنین و بسمیلا بکەین و دەست پێ بکەین و ئەم چارەسەر و ئەم پرۆتۆکۆلە بە خۆماندا بنین هەتاوەکو بتوانین چێژی تەواو وەسوودی تەواو و بزنسی تەواو لە نوێژەکانمان وەرگرین فعلا نوێژ بێ بە نووری دیدەمان سەلام عەلەیکوم